لە کاتێکدا جیهان چاوی لەسەر گرێ کوێرەی هۆربز و شەپۆلە پڕ لە گرژەکانی دەریاوانیە. عێراق خۆی بۆ سیناریۆیەکی سەخت ئامادە دەکات. ئابووریەک کە زیاتر لە 90% پشتی بە هەناردەی نەوت بەستووە، ئێستا لە بەردەم تاقیکردنەوەیکی مێژوویدایە. چۆن دەتوانێت مانگانە 10 تریلیۆن دینار بۆ سوپای موچەخۆران و خەرجیە گشتیەکان دابین بکات ئەگەر ڕێڕەوەکانی وزە تووشی شەلەل بن. حکوومەتی عێراق لەگەڵ چاودێری دۆخەکەدا پەنای بۆ دیبلۆماسیەتی دارایی و یاساڕقەکان بردووە. لەو چوارچێوەیەدا دکتۆر مەزار محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی و ئابووری سەرۆکوەزیران ئاماژە بەوە دەکات کە حکوومەت لە پشت یاسای کارگەڕی دارایی ژمارە 6 2019ەوە سەنگەری گرتووە کە وەک کۆنتڕۆڵکەری کورتێنان کار دەکات و ڕێگە بە حکوومەت دەدات لە کاتی تەنگژەدا مانۆڕی گەورە باسی و لەو خەرجەکانەوە بکات. ئەم ڕاوێژکارە ئاشکرای دەکات کە یەکێک لە چەکە تەکنیکیەکان پەنابردنە بۆ قەرزی نێوخۆیی. ئەمەواتە حکوومەت ئامادەیە پاشەکەوتی بانکە ناوخۆیەکان وەک پردێکی کاتی بۆ پەڕینەوە لە هەر قەیرانێکی کتوپڕی نەختینە بەکار بهێنێت تاوەکو موچە کە بەهێڵی سوور دەژمێردرێت تووشی لەرزە نەبێت. ئەم بارگرانیەی لە سەرشانی خەزێنەی دەوڵەتە ترسناکە. خەرجی مانگانەی موچە و خاننشینی و چاودێری کۆمەڵایەتی نزیکەی 8 تریلیۆن دینارە کە بە زیادکردنی خەرجیە کارپێکردنەکان، نەخۆشخانەکان، کارەبا، خوێندنگەکان دەگاتە 10 تریلیۆن دینار. ئەم ژمارەیە نیشانی دەدات کە عێراق مانگانە پێویستی بە نەفەسێکی درێژ و هەناردەیەکی بەردەوامی نەوت هەیە. لا بەرامبەر ئەم دڵە ڕاوکیانەدا عەلی فالح زەیدی سەرۆکوەزیرانی عێراق لە 8مین کۆنگرەی دیالۆگی بەغداددا پەیامێکی بەهێزی نارد و ڕایگەیاند. موچە گەرنتی کراوە. ئەم لێدوانە وەک ئاماژەیەک بۆ بوونی بودجەیەکی استراتیژی کە وەک نەخشە ڕێگەیەک بۆ ساڵانی داهاتوو تا ئابووری وڵات لە هەژمونی کتوپڕی دەرەکی پارێزێت لێک دەدرێتەوە. لای خۆیەوە حەیدەر عەبوودی وتەبێژی حکوومەتی عێراق لە پەراوێزی هەمان کۆنگرەدا قسەی بۆ میدیاکان کرد و تێشکی خستە سەرەوەی کە حکوومەت لە لوتکەی قەیراندا لەدایک بوو و ئێستا دوای 100 ڕۆژ پرۆسەی موچە لە ڕێڕەوەیکی ئارامدا دەڕوات. ئەوەیشی بە دەرەنجامی هەماهەنگیەکی بێوێنە لە نێوان سیاسەتی نەختینەیی بانکی ناوەندی و سیاسەتی دارایی وەزارەتی دارایی لە قەڵەمدا. خوێندنەوەی دۆخەکە دەری دەخات کە عێراق بە بوونی خاڵە بەهێزەکانی یەدەگی دراوی بیانی گەورە توانای قەرزی نێوخۆیی دەتوانێت بۆ ماوەی چەند مانگێک لە هەر وەستانێکی کتوپڕی هەناردەی نەوت پارێزراو بێت. لە بەرامبەردا بەردەوامی گرژیەکانی گەڕی هورمز بۆ ماوەیەکی درێژ وەک خاڵی لاواز دەتوانێت جومگەکانی ئابووری عێراق تووشی گرفت بکات، چونکە جێگرەوەی خێرا بۆ هەناردەی نەوتی باشوور کە بڕبڕەی پشتی جاهاتە لە ئارادا نییە. عێراق ئێستا لە حاڵەتی ئامادەباشی داراییدایە. گەرانتیەکانی حکوومەت دەری دەخەن کە بۆ کورتخایەن موچە پارێزراوە، بەڵام سەقامگیری درێژخایەن بەسراوەتەوە بەوەی ئایا دیبلۆماسیە دەتوانێت گەروی هورمز بەکراوەی بهێڵێتەوە یان ناچار دەبن پەنا بۆ سیناریۆیەکی ئابووری سەختتر ببن.